نا والله جا سير لودايا بيكريكي ليزبينيان داناوە لە شیمالی عێراق لا هەولێرێک 98 لە سەدی مسلمان هەمووی مسلمانە دوو سێ نەسارا لە عنکاوە هەنە خەلاص کەسی ترمان نەبووە نووسیوانە فەخری عالم محەممەد صلى الله عليه وسلم معنای پێکەوە ژیان بەرامبەر پەیکەرێک کچێک دەمی لە ناوێک دەبی کچێک ناوە ئەگەر دژایەتی ئیسلامیش ئەکەن تۆشێک دژایەتی دابوونەریتی و عورف و عاداتی کوردەکەمە کە ژنەکانی ئێوە دەسەڵاتی کوردی کەس نایان بینێ ئەی بۆ ژنەکان و کچەکانی ئێمە فێری ئەوەکەن کچ لەگە کچ ڕاوێرێ پەیکەری ئەو نێرباز و مێباز و ئەوانە بۆ دانێ لە ئیسلام گەڕێ پیاوەتی مرۆیەتی ئەڵێن ئێمە عەشیرەتین ئێمە بارزان عەشیرەتە ئەی بارزان عەشیرەتە چۆن قبوڵەکە لە هەولێرە و پەیکەرە دانراوە ئەوە بەڵگەیە ئەو دەسەڵاتانە دوومیەیەکن بووکەڵەیەکن لەوێ دانراون وجودیان نییە ڕازی نینە لە جیاتی ئەوان قسە ئەکەم بەڵام بەدەستی ئەوان نییە جا بە ناوی کوردایەتیە با قیامەتیش نەفەوتێ ئەدمینەکانی پێجی کوڕی پاک هەڵساون ئەو وێنەیان داناوە لەگەڵ ئەوەی کە لەگەڵ ئەو وێنەی کە بەرامبەر بەو پەیکەرە دانراوە هەزارە بێعەقڵ و گەمژە هاتۆتە سەرخەت ئای جەنابی کوڕی جنێ وشتی وا ئەدەن تۆ چیەکەی لەژێر ئاڵای نێربازی لە وڵاتی بریتانیا وڵاتی ئیسلامان نییە کاک وڵاتی ئیسلامانە بریتانیا دەوڵەتی ئیسلامان دەوڵەتی نەسارایە ئێمە کە لە وڵاتی خۆمان جێگان نەکردینەوە حەق بڵێین دین بڵێن ئیسلام بە ئاشکرایی بڵێن ڕامان کرد هاتینە دەرێ لە پەنایاندان مەمنونیان خوا هیدایەتیان بدات مەمنونیانی ناو ئازادی لێرە بە ئاشکرای دینی خۆمان ئەڵێین بەڵام تۆ هاتووی لە ناو ئیسلامەکەی من ناو دەوڵەتەکەی من ناو وڵاتەکەی من ناو شارەکەی من لە ئیسلام گەڕێ ناو عورف و عاداتی باب و باپیر و نەوەی من لەوێ هاتووی ئێدەواشە با کچەکانتان دەم لە ناو دەمی یەکنێن پیشاندە لە تەلەڤیزۆن کە چۆن کچەکانتان شوو بە کچی ترەکات دوایە وەرە دروشمیەوە لە ناو شاری هەولێردا بنێ ئەو جا ئیهانەی پێغەمبەرەکەی فەخری عالم محەممەد مانای پێکەوە ژیان ئەمە چ دینێ قبوڵەکە کێ قبوڵەکە نەسارا مەسیحیەکانی عنکاوەوە قبوڵەکەن نا والله جاڵێ مامۆستا بۆ باسی کوردستانەکەی بۆ باس دەکەم کاک بۆ پەلاماری خوا و پێغەمبەر و دینەکەمە دەی کاک بۆ شتێک کە ئیسلام داینەناوە ڕۆژی وەفاتی پێغەمبەری سەروەرمە ڕۆژی تەعزیە و غەم و خەفەت و خەمباریمە هاتووی لەوێ ئەوە ئەکەی بە دین و نوقڵ و تەلەڤیزیۆنەکان و ئەوانم بۆ ئەکەی نا والله پێت خۆشە کە پێغەمبەر لەو ڕۆژە مردووە قەسەمەن بالله تۆی دژمنی خوا و پێغەمبەر پێت خۆشە پێغەمبەر لەو ڕۆژە مردووە بۆیە بە ئاهەنگێزانی بۆیە چەند مەلایەکی جاهلی نەفام لێرە و لەوێ دێنی گوایە دەی ئەوە بیدعە حەسەنەیە وپێغەمبەریش فەرمی وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار هەموو بیدعەیەک لاڕێیە و هەموو لاڕێیەکیش بەرەو تاریکە بەرەو جەهەنەم ئەدبات